پرۆژەی نەوای خامە بۆ بەدەنگیکردنی کتێب، پرۆژەیەکی ڕۆشنبیری ناوچەی شۆڕشی ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستانە. کوردستان تا مدینە درودە و گوڵبارینە کەرنەڤاڵی ئەوینە. کتێبی ئەم جارەمان 63 فەرموودە لەبارەی ئاکار و ڕەوشتی موسڵمان لە پرۆژەی نووری جیهان. ماشەڵڵاه مستەفا بۆ ما حەیات و ژینە. ماشەڵڵاه مستەفا ماشەڵڵاه 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 مستەفا. خوێندنەوەی یەحیا جوامێر، سەرپەرشتیاری پرۆژە هۆشمەند کەریم، مۆنتاژ و کاری دەنگ ئەحمەد عەلی. فرمودەی ژمارە 1: لم يكن رسول الله صلى الله عليه وسلم فاحشا ولا متفحشا، وإنه كان يقول إن خياركم أحاسنكم أخلاقا. واتە پێغەمبەر صلى الله عليه وسلم نەجنێ و فرۆش بووە و نەجنێ و فرۆشیش ئاکار و سروشتی ئەو بووە. و پێغەمبەر دەفەرموێت باشترینتان ئەوانن کە باشترین ئاکاریان هەیە. وانە و سوودەکانی ئەم فەرموودە: ئەلیف، پێغەمبەر صلی الله عليه وسلم خاوەنی بەرزترین و جوانترین ئاکار بووە. ئەمەندە ئاکارەکانی شیرین بووە خوا خۆی دەربارەی دەفەرموێ: وإنك لعلى خلق عظيم، واتە تۆ لەسەر ئاکاری زۆر گەورە و مەزنیت. با، سەرنج لەوشەی ئەحسەن بدەن کە بە مانای جوانترین دێت، نەک تەنها جوان. فرمودەی ژمارە 2: أكمل المؤمنين إيمانا أحسنهم خلقا وخياركم خياركم لنسائهم. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ کامڵترینی ئیمانداران ئەوانن کە جوانترین ئاکار و ئەخلاقیان هەیە، و باشترینتان ئەوانن کە باشترین بۆ هاوسەرەکانیان. وانە و سوودەکانی ئەم فەرموودە: ئەلیف، ئیمان تەواو نابێت تا جوانترین ئەخلاقی لەگەڵدا نەبێت. با، باشترین و کامڵترین ئیماندار لای خوا ئەوانن کە بۆ خێزان و منداڵ و کەسە نزیکەکانی خۆیان باشترین بن. فرمودەی ژمارە 3: إن المؤمن ليدرك بحسن خلقه درجة الصائم القائم. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئیماندار بەهۆی ئاکارە جوانەکانیەوە دەگاتە پلەی ئەو ڕۆژوەوانانەی کە بەردەوام بە ڕۆژوو دەبن و ئەو شەونێشکارانەی کە بەردەوام دەبن لە شەونێشدا و هەرگیز وازی لێ ناهێنن. وانە و سوودەکانی ئەم فەرموودە: ئەم فەرموودە هاندانێکی گەورەیە بۆ پەیوەستبوون بە ئاکارە جوانەکانەوە. فرمودەی ژمارە 4: إنما بعثت لأتمم مكارم الأخلاق. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من تەنها بۆ ئەوە نێردراوم تا ئاکارە بەرزەکان تەواو بکەم. وانە و سوودەکانی ئەم فەرموودە: کاری سەرەکی پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم دامەزراندن و کامڵکردنی ئەخلاق بووە. فرمودەی ژمارە 5: المسلم من سلم المسلمون من لسانه ويده، والمهاجر من هجر ما نهى الله عنه. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ
مسلمانی ڕاستەقینە ئەوەیە کە مسلمانان سەلامەت بن لە زمانی و دەستی. کۆچبەریش ئەوانن کە کۆچ بکەن لە هەموو ئەو شتانەی کە خوا نەخێری لێکردوون. وانە و سوودەکانی ئەم فەرموودە. مسلمان نییە یان مسلمانیەتیەکەی ناتەواوە ئەو کەسەی ئازاری مسلمان بدات بە دەستی بێت یان بە زمانی.